لە شاری سلەیمانیەوە بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتەتان باش. مەبەسمە لە دیبەیتی ئەم جارەدا سەرنج بخەمە سەرکارنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. لەم بەرنامەیەدا مەبەسمە سەرنجی سەرەکی قسەکردن هەروەها پرسیاری ئەوانەی دانیشتوون لە ئەحمەد حاجی ڕەشید کاندیدی ژمارە 1 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بێت. ژمارەی لیستەکان 104 شرۆڤەکارێک وەک سروشتی بەرنامەکە دکتۆر کاردۆ کەریم شرۆڤەی قسە و کارنامەی ئەحمەد حاجی ڕەشید دەکا. هەروەها هەر لێرە عنایەت نامق براخاس کاندیدی پارتی دموکراتی کوردستان ژمارە 30 لە لیستی 184 بەشدارە جەبار محەممەد ساڵح ناسراوە بە هاوڕێ جەبار کاندیدی ژمارە 14 لە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 162 ئەو دۆستانەشی لێرن کاتێک تەرخانەکرێ بۆ پرسیاری ئێوە. سوپاس دەکەم ئەگەر کەمێک سەرنج بخەنە سەر کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ پەرلەمانی عێراق. ئەمە هێڵە سەرەکیەکانی کارنامەکە. کۆمەڵی ئیسلامی لە کارنامەی خۆیدا تەکەس دەکا لەسەر چەسپاندنی بنەمای تەوافق جێبەجێکردنی مافە دەستوریەکانی گەلی کوردستان. لیستی کۆمەڵی ئیسلامی بەڵێن بە دەنگدەرانی دەدات بۆ جێبەجێکردنی مادەی 140 خەباتی پەرلەمانی بکە لەسەر زامنی سەدا حەبدەی بودجەی کوردستان لە بەغدا هێزی سیاسی و پەرلەمانی خۆی بەکار بهێنێت. هەوڵ دەدا بۆ قەرەبووکردنەوەی زانلێکەوتوانی ئەنفال و کیمیاباران هەروەها گەڕانەوەی ئاوارەکان و قەرەبووکردنەوەیان. لە پێی کارنامەکە لیستی کۆمەڵی ئیسلامی هاوەهەنگی دەکا لە نێوان پەرلەمانتارانی کوردستان لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا مەبەستێتی بۆ ئەنجامدانی سەرژمێری گشتی لە عێراقدا وشاری خۆی لە پەرلەمانی عێراق بەکار بهێنێت. ئاوەدانکردنەوەی ناوچە کوردستانیەکان لەگەڵ یەکخستنی سیستمی موچە لەسەر ئاستی عێراق دوو خاڵی دیکەی کارنامەی کۆمەڵی ئیسلامی. ئەمە هێڵە سەرەکیەکانی کارنامەکە بوو. مەبەسمە لە ئەحمەد حاجی ڕەشید کاندیدی ژمارە 1 لە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان بپرسم لەسەر بودجە کارنامەکە خاڵی سەرەکیتیە. ئێوە وەکو بڕیاردەری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەو چەند ساڵی لە پەرلەمانی عێراق بوون چیتان کردووە بۆ گێڕانەوەی بودجە بۆ هەرێمی کوردستان چارەسەری ئەو قەیرانە ئابووریەی کە بەشێکی سەرەکی لە ئەنجامی بڕینی بودجە لە عێراقەوە دروست بووە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک شاهۆ، سوپاس بۆ هاوڕێیانم بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بۆ ئەو بەرنامەی خوازیارم بتوانین شرۆڤەیەکی بەرنامەکان بکەین بە شێوەیەکی علمی. بەرنامەکەی ئێمە کاک شاهۆ بریتیە لە کۆمەڵێک خطوط عریزە تا بتوانین لە ئەنجامی تەرحی ئەمە چه هێزێکی سیاسی ئەتوانێت لەگەڵمان خۆی ببینێتەوە کە بەیەکەوە پشتگیری بکەین لە داخوازیەکانی خەڵکی کوردستان. لە مەسائلی بودجە یەکێک لەو کێشە ئەساسیانەی کە کورد بە درێژایی مێژووهەی بووە دوای کێشەی خاک و کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسی کێشەی دارایی بووە. لە دوای 2003ەوە بە تایبەتی کە لە دوای ئەوەی کە دەستور دەرچووە لە مادەی سەودەی دەستور باز لەوە کراوە کە دەوڵەتی ئیتیحادی دەستوری موازنەدا ئەنێ موازنە ئیتیحادی، بەڵام لە مادەی 121 دەستور ئیشارەت کراوە بەوەی هەرێمی کوردستان خۆی بە خۆی ئەتوانێت موازنەی خۆی هەبێ. گرفتێک دروست بۆ لەوەی کە چۆن پشتی هەرێمی کوردستان دیاری بکرێت. لە ئەساس و بودجە لەسەر 3 ئەساس دابەشەکرێت: مەساحەی جوغرافی لەگەڵ بەشی پێداویستی لەگەڵ ڕێژەی دانیشتوان. لەبەرەوەی مەساحەی جوغرافی پارێزگاکان جیاواز بۆ لە یەکتر نەیانتوانیەوە ئەو ڕێگەیە بگرنە بەر بۆ چونکە پارێزگای وەکو ئەمبەر 3 هەندەی پارێزگای سلێمانی یا هەولێر یا دۆوە کە بێ بۆیە زەرەرمان بۆ لەو بابەتە. لەسەر ئەساسی پێداویستی ببورن پێداویستی لەبەرەوەی عێراق بە شێوەیەکی گشتی جیاواز ڕووخان و داڕمانی بەسەرا هاتووە ئەو بابەتەیش نەکراوەتە بابەتێکی باڵێن عملی تاوەکو بتوانین چەندێک پێداویستیمان هەبووە چونکە داتا و بەیانات نەبووە لەو حاڵەتە بۆیە پەنایان بردووەتە بەر ڕێژەی دانیشتوان. ڕێژەی دانیشتوان کورد لەو کاتە داوای لە سابستوێنجی کردووە عێراقیەکان توانێەوە بە پێی پیتاکی خۆراک لەبەرەوەی لەو کاتە
قەراری 1976 هەبووە کورد ڕێژەی تقریبان لە 13 هەبوو ئەوان باسییان لە 13 کردو کورد و توێتی لە 25 لە ئەنجامی تەفاوزدا گەیشتونەتە ئەوەی لە 17 تەسبیت کرێەوە کورد تا ئەو کاتە ئیحسای سوکانیە کرێ. باش ئەم لە 17 لە 2014ەوە بڕاوە ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی ئەوە بگەڕنەوە بۆ کوردستان سەبارەت بە بڕان کاکشاوە ئەگەر دیراسەی موازناتی ساڵانی 2006 هەتاوەکو 2013 بکرێ بە تایبەتی لە 11ەوە تا ئەو کاتە ئیلتیزاماتی هەرێمیتیانە تەنها ئیراداتی ئیتیحادی تایە لە 2011ەوە کاتێک کە نەو دەرەهێنرێ لە کوردستانە اینجا ئیلتیزاماتی هەرێمیتیات تۆمارەکرێ وەک ئێوە قسە دەکەن ئەو گرفتە ئابووری لە بینی هەولێر و بەغدا دروست بە خەتای هەرێمی کوردستانە من بە تەنها خەتای هەرێمی کوردستان ناخەمە بەڵام زۆر جار لە لێدوانی ئێوەدا زۆرتر ڕەخنەتان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە تا حکوومەتی عێراق زۆر ڕاستە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە 2015 کاتێک اتفاقەکە لەسەر ئەوەی کە 550,000 بەرمیل ڕادەستکا بەڵام ناتوانێ کەواتە ئەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەساسەوە یا قەنەعەتی نەبوو بەوەی ئەمە تەسلیمکە یاخود دەیەوێت تەسویفی مەسەلەکان بکە. بۆچی داهاتی نەوت لە عێراقدا ئاشکرایە ئەوەندە عێراقدا لە حکوومەتی کوردستان دەبێ ئەوەندە ڕادەستکا و لە بەرامبەر هەرچی داهاتی نەوتەوێت لە عێراق بە وەسایق لامە تابیخەمە بەردەست. بەڵام عێراق وەک ئێوە دەزانن وڵاتێکە لە گەندەڵترین وڵاتانی جیهان مەحکومە بەوەی لە نەو تا فەسادێکی گەورەی کردووە. دەهەم وڵاتی فەسادە چکە و تەقریرەکە من لەگەڵ بەرنامەیەکی ڕووداوە بوو کاتێک باسی ئەوم لێ پرسی داهاتی نەوت دیارە من پێتەڵم داهاتی نەوت بە کامل مەلیمی لە راپۆرتا هەموویم لایە ئەدەمێ بەس کاتێک گەڵێ ئایا عێراق فاسدە بەڵێ ئەڵێم عێراق یەکێکە لە هەرە دەوڵەتە ئەوانەی کە فەسادیان زۆرە لە تەصنیفی راپۆرتی شەفافیەی دەولی ئومەی متحیدە لە ڕیزبەندی 176 دەوڵەت عێراق 166 هەمین دەوڵەتەواتە دە ئاخر دەوڵەتی فەساد لە عالەمە. کەواتە بۆچی باوەڕ بەو راپۆرتانەی وەزارەتی نەوت و حکوومەتی هەرێمی کوردستان ناکەی بۆ ئەوانە شەفافنین بۆ ئەوانەی حکوومەتی عێراق کە مەحکومە بە فەساد باوەڕ پێکراوە. داتاکانی حکوومەتی هەرێم لەبەرەوەی نە لە پەرلەمانەکەی خۆیدا بەیانی کردووە وەنە جیهەتێکی محاید ئەو راپۆرتانە داتاکانی عێراق شەریکەی KPMG تدقیقەکە شەریکەیەکی دەولیە شەریکەی ئەرنست هێمانغای تدقیقەکە کە شەریکەیەکی دەولیە تا ئێستا دیلۆید نەیتوانیوە راپۆرتێک لە هەرێمی کوردستانە بە تدقیقکراوی بداتە بەردەم پەرلەمانتارەکان و هیچ یەک لەو گرێبەستانە کاکشاهۆی کە لە هەرێمی کوردستان ناکەوە گرێبەستی تەفسیلی نەدراوەتە پەرلەمانتارانی کوردستان چ گرێبەستێکتەوێت لە عێراقا و چ قەرزێکتەوێت لە عێراقا کە من مەسئولی مەلەفی قوروزم لە عێراقا لە لیژنەی مالی هەرچی قەرزی عێراقەیە بە دائیر مەلیم بە فائیدە بە سەنەوات حتا 2053 کە ئەبێ قەرز داتۆ هەمووی بۆیانم فەرم و قەرزەکانی حکوومەتی هەرێمن پێ بڵێن چەنە چۆنە فائیدەی چەنە لە کێ کردووە هەرچی قەرزی حکوومەتی ئیتیحادی هەیە کە حکوومەتێکی فاسدە تا بۆت بێ باشە کەواتە لە نێوان ئەو عێراقە و هەرێمی کوردستاندا کامیان لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی گەشەوە پێشکەوتون هەرێمی کوردستان هەرێمی کوردستان کەواتە بۆچی تۆ ڕەخنەی زۆر دەمیشە چاوت لەسەر هەرێمی کوردستانە لەسەر بەغدانی لەبەرەوەی دوو زەمینەی جیاواز هەیە لە نێوان هەرێمی کوردستانە ئەمنیەتێکی بەرقەرار هەیە لە هەرێمی کوردستانە ئەو ئەمنیەتە وای کردووە کە بتوانرێ بەشێک لەو داهاتەی کە هاتووەتە هەرێمی کوردستان بکرێتە پرۆژە بەڵام کاکشاهۆمان لەبیر نەچێ تا ئێستا نزیکەی 130 تریلیۆن دینار هاتووەتە هەرێمی کوردستان ئەوەی کراوە بە بنیەی تەحتی ئەوەی کراوەتە پرۆژەی ئاوادانکردنەوە لە 150 نابێ بەڵام وەک باسمان کرد عێراقەوەی کە کراوەتە پرۆژە 6,000 پرۆژە لە عێراق تا ئێستا پەکی کەوتۆ بۆیە ئەو بڕە زۆرەی کە هاتووە تا ئێستا لە هەرێمی کوردستانە کە ئەبوایە لە ئێستادا هەرێمی کوردستان بەو بڕەپارەی کە تەنها لە بوجەوە هاتووە ئەبوایە ئێستا یەک موچە خۆر موچەی کەمی نەکردایە وەک گەورەترین بنیەی تەحتیمان هەبووایەوە پێویستمان بە هیچ شتێکی تری وڵاتەکانی نەگە ئەقلیمی وڵاتانی دەرەوە نەبووە بەڵام بەداخۆی ئێسش تەماتە و پیازمان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بووێت. باشە دەبێت لەسەر جانبێکی تری کارنامەی ئێوە قسە بکەم ئەوەی مادەی 140 بۆ ئەم مادەیە دەتوانن چی بکەن؟ بەڵ ئەم کێشەیە یەکێکە لە کێشە ئەساسیەکانی نێوان کورد و حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق. ئەم مادەیە لە مادەی 140 دەستورە تەسبیت کرا وەک باسم کرد سێ کێشەی ئەساسیمانەیە کێشەی خاکمان لە مادەی 140 تۆمار کراوە کێشەی بەشداری دەسەڵاتی سیاسیمان لە مادەی 105 کە ئێمە لە برگەی دووەمە ئاماژەمان پێکردووە لە کارنامەکە کێشەی سێمان کێشەی ئابووریە لە مادەی 106 دەستوریە هاتووە کە هەیئەت مراقبة تەخسیص الئیرادات الاتحادیەمان تەشریع کردووە لەم دەورەی کە ئێمەی تیا بوو کە دامان ناوە لەو هەیئەیە نوێنەری کوردی تیابێ و لە هەموو شوێنەکانە
لە هەموو مدیرێتە عامەکانە نوێنەری کوردی تیابێ سەبارەت بە مادەی 140 لەبەرەوەی لە ئەساس و ئەوەی کە زەرمەند بێ بۆ کورد ئەم مادەیە بە شێوەیەک لە شێوەکان ئەم مادەیە کەرکووکی خستووەت و ئەوەی کەوا ئێمە گومانمان هەبێت لە کوردستانی بوونی کەرکووک بۆیە کاتێک کە سەقفی زەمەنی بۆ مادەکەدانێت گیان لەوەی بزین ئایا ئێمە لەو فترە زەمەنیان لە 2005 بۆ 2007 ئەتوانین ئەو مادەیە جێبەجێکەین کە کورد لەو کاتە ئەیتوانی بە بڕێک پارە ئەو مادەیە جێبەجێکە بەڵام بەداخەوە لەبری ئەوەی دەست بۆ حەلی کێشەی خاک بەرێ کورد دەستی بردووە بۆ بەشداری دەسەڵاتی سیاسی ئەبینی یەک سوپاد خەڵکمان هەیە لە بەغدا لە سەرۆک کۆمارەوە تاوەکو سەرۆکی ئەرکانی جەیش و نائیبی ڕئیسی مخابرات و وەزیری خارجیە و وەزیری تەندروستی و وەزیری تیجارە و وەزیری کە ئەچی دانیشی لەگەڵیانە یەک سوپان بۆیە کورد لە ئەولەویەت بۆ ئەولەویەت دروستکردن بۆ بابەتەکانی خۆی بە پێچەوانەوە دەستی پێکردووە بۆیە لە ریاضیاتە مقدمەیەکمان هەیە ئەڵێ گەر مقدمەی هەڵت هەبوو نەتیجەی هەڵەیەدا بەدەستەوە مادەی 140 مادەیەکی دەستوریە سوورین لەسەرەوەی ئەم مادەیەکی دەستوریە پێویستی بەوە هەیە ئەو قۆناغانەی کە دانراوە بەو قۆناغانە جێبەجێ بکرێ یەکەمیان بریتە لە تەرخانکردنی پارە کاک شاوەگیان تەرخانکردنی پارە حکوومەت دەیکا بە درێژایی ئەو 4 ساڵی کە لەوێ بووین ئەگەر ئیجازەم بە دەکەی چیتان بۆ کردووە چیتان بۆ کردو دەتوانی چی بۆ بکەیت بوجەدانە لە بەغدا تۆ پەرلەمانتارێکی دیار بوو چیتان کردووە بۆ بوجەدانان لە سەلاحێتی پەرلەمانانیە سەلاحێتی پەرلەمان حەسریە دوو فەقرەیە پەرلەمانتار بۆی هەیە یا پەرلەمان بۆی هەیە مجملی نەفقات کەم کاتەوە لەگەڵ مناقەلە بکات ئەوە دەسەڵاتی وەزیری دارایی بووە کە 2 ساڵ وەزیری دارایی کورد بووە هیچ بڕەپارەیەکی بۆ مادەی 140 تەرخان نەکردو یا تۆمار نەکردووە لە ماڵی ئارامی شێم حەمە بەشایەتی هەموو سەر و فراکسیۆنەکان لێم پرسی بۆ تەرخانتان نەکردوەتی ئەو بابەتە لێگەڕێ بۆ سیاسی بۆچی ئیتیهامی بۆن نەک ئیتیهامی تر تۆڵی وەزیری دارایی کە هوشیار زێباری هەبووە ئەگەر قسەوا بێ پارتی لەوێ یعنی زۆر بووە قووەتی هەبووە پارتی لە بەغدا نەهێڵراوە نەماوە دکتۆر ڕۆژە لەوێ لابراوە هوشیار زێباریە لەوێ نەهێڵراوە بۆ کارچێل نەهێڵراون بابەکر زێباریە لەوێ نەهێڵراوە جێگری وەزیری داراییە فازڵ نەبی نەهێڵراوە ئێوە قووەتتان لە بەغدا هەبووە نزیک بوون دیار بوون دۆستیش بوون ئاخر من یەکێک بووم لەوانەی کە دەنگم داوە لەسەر لادانی هوشیار زێباری من چۆن دیفاعی لێ بکەم من دیفاع لە هوشیار زێباری مەکە لە کورد بکات تۆ دەڵێ دەچم لە بەغدا دیفاع لە کورد دەکەم من هەموو خەڵکم ناسێ ئێستا ئەگەر ملاحەزە بکەی هیچ ئارمێکی کۆمەڵی ئیسلامیم لە من لە کردووە لەبەرەوەی کەسێکم ئەمەوێ بۆ هەموو خەڵکی کوردستانیش بکەم خاڵێک لەسەر ئەوە من ئەگەر ئەوەی کە گەندەڵی بکە کورد بێ عەرەب بێ شیعە بێ سوننە بێ مەسیحی بێ کریستیان هەر چیەک هەبێ لەو بارەوە لای من گەندەڵە بۆ یە کاتێک کاڵەی ئیشتان بۆ کرد نەکردووە من ئامادە نیم مصداقیەتی خەڵکی کوردستان کە داویانە بە من لەسەر ئەساسەوەی گەندەڵی لە کەسێک کەشف بوو ئەلبەتە من باسم نەکرد کە وەشیار زێبارە جەنابەت زۆر اینجا ئەوە یەکەم کاگۆشیار بە لەناو پەرلەمانە لابراوە بەس فازڵ نەبی خۆی خانشین کراوە ئەگەر قەرار بێ مصداقیەتی ئەو خەڵکەون نەکەی دەنگی پێداویە لە عێراق بۆ نمونە بە پێچەوانەی دەستور هێزی بەکارهێنا بە دژی کەرکووک و خەڵکی کوردستان خانەقین و شنگال و شوێنەکانی دیکە بۆ لە دوای ئەوەوە شاندی ئێوە چوو لەگەڵ بەغدا بە پەلە دانیشت خۆ ئەمە خەرقی دەستورە ئەمە بە دژی میلەتی تۆیە کە دەنگی پێداوی ئەگەر سەیری ملاحەز ئەو مستەلەحانەی کە بەکار هاتووە ئینتیشاری قواتی عسکەری سوپای ئیتیحادی کە پێشمەرگە بەشێکە لەو سوپایە بۆی هەیە دووبارە ئینتیشار بکاتەوە کەرکووک یەکلایی نەبووەوە بۆ ئەوەی کەوا تەنها کوردی تیاوێ کاک شاوەگیان یعنی با وازح بێت تۆ بۆچی پەردەیەکی هەندێک تەنک و ڕووی جوان بە هەوڵەکانی عێراقدا دەدەی لە لایەکی ترەوە دەڵێ کوردستان ئاخر ئەگەر قسەکەم نادەستوریە کاک شاوەگیان ڕخنەی لێ بگرە ئەگەر عێراق بۆی نییە سوپا بێنێتە کەرکووک بڵێ ئەوە مخالفەی دەستورە عێراق دەستوری پێشێل کردووە اینجا هەرێمی کوردستان لەو زیاتر پێشێلی کردووە فەرموو سەیر مادەی سەودەی دەستور سیر بکە فەقەرەی دووەم تیجارەی خارجی حەسرە بۆ دەوڵەتی ئیتیحادی هەرێمی کوردستان تیجارەی خارجی بەتەنهاکە زۆر باشە زۆر باشە ئێ بەس تۆ چووی لە عێراق بەرگری لە کورد بکەی نەک دانیشی دیفاع لە ئەو جوڵ و جموجوڵی عێراق بکەی کە بە دژی کورد کراوە من دیفاعم لە جموجوڵی عێراق نەکردووە دوای ئەوەش کە چوومەتەوە بۆ مافی خەڵکی عێراق دوای ئەوەی کە چوومەتەوە ئەو شاندەی ئێمە کە چوین یەکەم بابەت کە باسمان کردووە باسمان لە قوتی خەڵک کردووە بە شایەتی هەموو بۆچی حکوومەتی عێراق هێزی بەکارهێنا لە دوای ڕێفراندۆم سەبەب چی بوو کاتێکەوە دێینە سەرەتای مانگی 6 2014 کاتێک قواتی
داعش دێت هێزەکانی سوپای عراقی پاشەکشەکەن لەو منطقە غەڵەتی کورد لەوا بوو کە ئەچێتە ئەو منطقەیە پێشمەرگەی تیا بربڵاوەکە بەبێ هیچ وەسیقەیەکی سیاسی سیاسیەکانی کورد داوا بن خاڵی دووەم ژمارەیەکی زۆر 11,000 شەهید و بریندارمان داوە لەوینا بەبێ ئەوەی وەسیقەیەکی سیاسی هەبێت لەسەر چه ئەساسیەوە و ناوچەیە پارێزن یەک پرسیاری خێراکەم بۆچی ڕەتفعلی عێراق ئەوەندە تند بوو بەرامبەر ڕێفراندم جا من خوێندنەری وەکیلی عەبادی نیم کاکشەوە یان ئەوە ئەکرێت لە بەڵام تۆ کەسێکی سیاسی تێئەگەی لە بەغدا بووی دەزانی بۆ ڕەتفعلی وا عێراق ئەڵێ ئەو ناوچانە تا ئێستا ناوچەی جێناکۆکن بە دەستور بۆیە ئەبێ ئیدارەیان مشترک بێ ئێستش ئەبێ ئیدارەی ئەو ناوچانە مشترک ئەدی تۆڵی چی قسەی تۆ منیش دەڵێم ئەبێ ئەو ناوچانە مشترک بێ پێشمەرگە بگەڕێتەوە خەڵکی کەرکووک و ئەو ناوچە دابڕێنراوانە بە مشترک بژین نەک ئەو دیفاکتۆیەی کە کورد ئەیویست بەکاری بێنێ بە فشار هەمان دیفاکتۆیان لە بەرامبەری بەکارهێنا بە فشار بۆیە من هەردوو دیفاکتۆکە بە هەڵا ئەزان گەلێک سپاس ئەحمەد حاجە ڕەشید تکایە دەمەوێت لە کاردۆ کەریم بپرسم شرۆڤەی ئێوە بۆ قسەکانی کاندیدی ینی کاندیدی ژمارەیەکی لیستی کۆمەڵ چییە؟ زۆر سپاس کاکە شاهۆ و هەروەها بەخێرات نییە بڕێزاناکەم لێرە پێم خۆشە لە ئاخر وتەی کاک ئەحمەدەوە دەست پێ بکەین ئەویژەوە بوو کە باسی لەوە کرد ئەمە ناوچە جێناکۆکەکانە بە کەرکووک و ئەو شوێنانەی کە حەشدی شعبی تێهات و نەک سوپای عێراقی بورن سوپای عێراقی نەماوە کاک ئەحمەد هەموو با نەزانین لە سەردەمی مالیکیەوە کاتێک کە مالیکی لە 2011ەوە ئەمریکا عێراق بەجێ هێڵێ کە مالیکی بەتاڵی دەسێکرێتەوە شتێ نامێنێ بەناوی سوپای عێراقیەوە ئیترەوە خۆڵ خەڵەتان نەبێ و کە گوایە سوپای عێراقی منە بینیشمان کاتێک کە داعشاتە مووسڵ سوپای عێراقی چی لە بەسەرات پاشان ئەمەی کە پێی ئەوترێ با بڵین ئەوە کێشەیەکی دەستوریە قسەکەیت بەڕێزە تەواوە 100% وایە بەڵام ئەوە کێشەیەکی چونکە ئەگەر سێری قائیمەکەی عەبادی و مالیکی و تەحالفی نەسڕکەین کە حەجی شعبی ئەمانە لە خوێنێکی کاک ئەحمەد ئەوان ئەڵێن چی پاراستنی یەکپارچەی خاکی عێراق نەک جێبەجێکردنی ئەو ناوچانی کە جێناکۆکن من سێری قائیمەی تەحالفم کردووە تەحالفی حەجی شعبی سێری ئەوەی عەبادیم کردووە ناچێ بەلای ئەم مەسەلانە ئەگەر بشتێ بەلایە بە وشەیەکی زۆر سادە ئەچێ بەلایە بەڵکو هەمیان لەسەرەوە کۆکن کە ئەبێ یەکپارچەی خاکی عێراق پارێزی بەڵام لە کارنامەی کۆمەڵی ئیسلامیشدا تاکید ئەوە هاتووە من پێشم سەر ئەو بابەتە حەزەکەم تاکید لەوە کەمەوە کە ئێمە وەکو کورد کێشەمان لەگەڵ ئەوەی کە پێی ئەوترێت دەوڵەتی عێراقی دەوڵەتێکی تائیفی شیعی لە عێراق کە هەیە ئێستا لە دوای 2011 لەدەوە کاک ئەحمەد حەزەکەم ئەوە تاکید کەمەوە کە ئێمە کێشەکەمان بەس دەستوری نییە بەڵکو تەفسیری جیاواز بە دەستورەکەیە ئەوان بە جیاواز تەفسیرەکەن و ئێمەش بە شێوازی تەفسیرەکەن ئەوان لە ڕوانگەیەکی تایفی و تەفسیرەکەن بەڵێ لە ڕوانگەیەکی تایفی و تەفسیرەکە ئەگەر کێشەکە ئەوە بێت باسی کەرکووکین ئێستا بۆچی پێشمەرگە ناگرێتەوە بۆ کەرکووک ئەگەر با جێبەجێکردنی دەستور بێ ئەوانە دەستور جێبەجێ بکەن چی شتێکیان لە جێبەجێکردنی دەستورە لە کەرکووکە وەڵام بەمەوە تکایە فەرموو بەڵێ دکتۆری بەڕێز تەوان قواتی کە جەنابەت باسەکەی لەوەی جێشی عراقی نەماوە جێشی عراقی ئێستا وەکو هەیکەلەی خۆی هەیە بۆ معلوماتی بەڕێز ئەو سوپایی کە هاتووەتە ناو ببوورە من ڕێز بەڕستەگرم ئەزانم تۆ لە باغا ئاژیت و تۆ تەحەفوزەکە لە هەردێ تەلەفوڵە تەحەفوز ناکەم ئەزیزم من ئەحمەی حاجی ڕەشی بە خۆی و فراکسیۆنەکەیەوە لە ئەو ڕۆژەی کەوا یاسای حەشتی شعبی دەنگی لەسەر دراوە هاتوومەتە دەرەوە لێرەوە ڕایەگەێنم حەشتی شعبی وەک سوپا مەرفوزە ڕەفزە لای ئەحمەی حاجی ڕەشی و کۆمەڵی ئیسلامی لەبەر دوو هۆی ئەساسی سوپایەکی تایفیە تعددی قیوان نابێت لە هیچ وڵاتێکە هەبێ ئەمەم بە دنیا ڕاستەکەی بەڕێزە قسەکە تەواوە بەڵام لە جێبەجێکردنی دەستورە ئەم هێزە ئێستا لە کەرکووکایە ئەم هێزە بۆچی ئەو کاتی حەشتی شعبی لە کەرکووک وایە کردنگێکی دلێری ئاوا هەڵ یەکەم بەیاننامە لە پەرلەمانی عێراقا کە دەرچووە لە مەرکەزی ئەعلامیا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی خوێندووە بەڵام لە جاتێوی بچن بۆ لای عەبادی بۆچی نەتان گوت ئەمە داگیرکاریە پێشێلکاریە لە کەرکووک لە چوین بۆ لای عەبادی و بۆ لای غەیری عەبادی پێمانوتووە ئەو ماڵانەی بەڕەقەم پێماوتووە بە عەبادی و بە غەیری عەبادی 62 ماڵ لە دووزا سووتێنراوە کە ئەمە داوامانە بە مافی بە UN بە وەسایق بە ئەمریکیەکان هەرچی منەظەمەیە کە ئێمە پەیوەندیمان لەگەڵی هەبوو ئەو وەسایقانەمان پێگەیاندووە ئەوەی یەک ملاحەزە قواتی سوات هاتووەتە ناو کەرکووکە دکتۆری گەورەم کە جێگرەکەی کوردە و خەڵکی لای خۆمانە قواتی حەشتی شعبی نەبووە دکتۆر جان لەگەڵ ئەوەی من بۆیە
مووقعەتی خۆم چونکە لەگەڵ هەموو هێزە شیعەکان ئەوەم بە وازحی پێوتم کە حەشتی شعبی لای ئێمە مەرفوزە چونکە جێشێکی تایفیە. خاڵی دووەم لە هەر وڵاتێکە پێم وتون لە سۆمالە لە لوبنانە لە هەر وڵاتێکە تەعەدودی قیوا هەبوو وەک هەرێمی کوردستانی خۆمان کە کات خۆی هێزی دوو هێز هەبوو چۆن کێشەی بۆ ناینەوە لە هەر وڵاتێکا بدونی زۆر باشە وڵاتی متعدد هەبوو نزاعات دروست ناوبڕێ وەرگرن بەڵام ئەوانەی لە کەرکووک هەڕەشە و مەسجی استیفزازیان بە دژی و کورد و پێشمەرگە دەوت بە ڤیدیۆ حەشتی شعبی دڵنیا دەکەم من لە کەرکووکەکان خۆیانم پرسیوە لە پارتیەکان و لە یەکێتەکان وتویانە ئەوەی کە ئەکرێ بەرامبەرمان ڕەتفعلە بەشێکی کە کورد لەوێ هەندێجا من یەک پرسیار لە تۆکەم گەنجێک لەوێ ئەڵێ 14 ساڵە تەحەداتانەکەم بڕۆن محکەمەی کەرکووک گەڕێن ئەگەر کوردێک شکاتی لە تورکمانی عەرەبی کردووە بە درێژایی 14 ساڵ تورکمان و عەرەب شکاتیان لە کورد کردووە. کێشەی بینی نەتەوەکان نییە ئێستا حەشتە و چەکداری و یانێ ئەوەیە کە عێراق دەیەوێ ناوچەکە بخاتە ژێر ڕکێفی خۆی. عێراق دەستوریەن بۆی هەیە سوپابێنێتە کەرکووک. مەسئلەی حەشت دکتۆری گەورم باشە قانونی حەشت هەیە بووە بە قانون لەناو قانون ناچووەتە مەنزومەی دیفاعی کەواتە کێشەکەی ئەوان دەستوریان بەکاری هێناوە بۆ بۆ بەکاری نێناوە لەوانە بپرسە کە بەکاریان لەوانەی کەواسوونم عێراق گەورەیان بە هەموو ئیمکانات و دروستیان لەوانە بپرسە. کەواتە لێگەڕێن ناوبڕێ وەرەگرن پاشان لەگەڵێەوە بەردەوامە بن. گەلێک سوپاس کە لەگەڵ ئێمە ماون بەر لەوەی ناوبڕەکە وەرگرم مەبەستم بوو لە دکتۆر کاردۆ کەریم شۆڤەکاری سیاسی بپرسم بۆنمون لە کارنامەی کۆمەڵی ئیسلامیدا باسی تەوافقی دیموکراسی ئەکرێ ئەمە چۆن دەتوانێت یانێ بە عەمەلی جێبەجێ بکرێت. ئەسڵەن بۆ بنەمایە بوو کە عێراقی لەسەر دروست کرد لە دوای داڕمانی ڕژەمی پێشۆ بڵێ سەدام حوسێنەوە با بڵێن وەکی پێوتری ئیثنیک پاوەر شێرین ئەو دابەشکردنی دەسەڵاتەکان لە بینی بەتەوە جیاوازەکان و تایفە جیاوازەکانە. ئەمە خۆی بۆ خۆی ئەم کارنامەکانی کۆمەڵی ئیسلامی وەروەها برایانی یەکێتی و برانی پارتیش مامانش و حیزبەکانی کەش کە کارنامەکان سێرەکەی شتێکی جوان نەڕاستیە بەڵام وەکو ئەڵێن شەیتان لە تەفاسیلە بوومە بێت لە با بڵێن خۆی لە تەفاسیلەکە شاردوێتەوە. چۆن ئەتوانی ئەم کارنامەیە جێبەجێکی لە بەغایە ئێمە چینەوە بۆ بەغایە کاکشاو کە ئەمە بەغای سەردەمی 2005 نییە. ئەمە ئەو کاتنێک کە بەڕێز مامزەلە یادی بەخێر کە سەر کۆماری عێراق بوو یاخود ئەو کاتانی کە وەزیرە کوردەکان لەوێ بوون. ئەمە بەغایەکە کە ئێستا دابژوە بەسەر کۆمەڵێک ئەحزابی شیعی متطەرفە ئەحزابی سونیش نەماوە کاک ئەحمەد لەم شارەزاترێک ئێستا ئەحزابی سونی نەماوە کارنامانە جێبەجێ نابن. ئەم کارنامانە ئەبێ وەکو دەنگدەر ئەبێ بەڕاستی دەنگدەری هەموو پارتە سیاسیەکان بە گومانەوە لە کارنامەکان بڕوانێت نەک ئەوەی کە بڵێ تەواو ئەمە ئەو بەرنامەیە کە من ئەمە بێت ئەمە جێگەی ئەوەی ئایا میکانیزمی جێبەجێکردنی ئەم کارنامەیە باش حەزەکەم کاتی قسە بە جەبار محەممەد ساڵح هاوڕێ جەبار کاندیدی ژمارە 14 یەکێتی نیشتیمانی کوردستان دەم لە سلێمانی قسەی ئێوە چێ لەسەر کارنامەکەی کۆمەڵ. زۆر سپاس بۆ ئەو شرۆڤەی کاک ئەحمەد بەڵام من ئەمەوێ شتێکی بۆ ڕاستکەمەوە یاخود تێبینێکی خۆمی لەسەر بم لە مەفهومی مخالەفە لە قانونە یعنی ئاماژەیەکی دا بەوەی ئەو شارەیەکی حیزبەکەی خۆی هەڵ نەگرتووە گوایە ئەو بۆ هەموو کوردستان ئیشەکە یا بۆ هەموو عێراق ئیشەکە ئەگەر ئەمە پێچەوانە بکەینەوە کەواتە ئەو ئەوێ بە ئێمە بڵێ من کە ئارمی یەکێتیم لەسەر شان کردووە شانازی ئەەکەم کە یەکێتیم و منیش بۆ هەموو کوردستان و ئەمێ بۆ هەموو عێراق ئیش بکەم بۆیە هیوادارم ئەوەم لێ وەگەڵێ قبول بکە. ئەگەر کاکشاوە ئیجازەم بە ئوستازی گەورە لە ڕاستیە من ینی مجاملە و بە زیاد لەین تێنەپەڕم من کۆمەڵێک خەڵک لەوانەیە لە هێزە سیاسیەکانی دیکە دەنگم پێ بداوە تەلەفۆنیان بۆ کردوم بۆیە حەز ناکەم بە نوێنەری خۆیم نەزانێ لەوانەیە لە هەموو هێزە سیاسیەکانی تیابێ لەم پەڕی چەپۆ بۆ پەڕی ڕاست. بەڵام ئێوە خۆ بینتان یانێ نێوانتان لەگەڵ هێزە ئەلمانی و هێزەکانی دیکەدا یانێ وەکو هاوپەیمانی وشت نزیکن لەوانەوە؟ ئێمە لە ئێستادا لە بزوتنەوەی گۆڕان نزیکترین هێزی سیاسیە لە ئێمەوە بە دوای ئەوانەدا کە با بڵین هاوپەیمانی لە
ناوچە جێناوەکان باشە چۆنە ئێوە حزبێکی ئیسلامین لەگەڵ حزبە ئیسلامیەکاندا نێوانتان نییە هاوپەیمانیتان نییە بۆ نمونە یەکگرتووی ئیسلامی ئێمە لەسەر ئەساسی هەڵوێست هاوپەیمانیەکەین کاک شاوەگیان بەڵێ منەمەوێت لەسەر ینی ئەو ئەدائەی کاگەحمە کە باسی لێوە ئەکا جەنابیشت کەمێک ئاماژت پێدا ینی وەکو لایەنی کوردستانی ئێمە بێشانازی بەوە بکەین کە کوردین کە کوردستانین و مامەڵە لەگەڵ دەسەڵاتی ناوەنداکەین کە ئەم دەسەڵاتە وەکو نەتەوە غەریبە بە ئێمە نەک هەر غەریبە بە ئێمە وەکو نەتەوە زوڵمی لە ئێمە کردووە بۆیە ئێمە ناکرێت لەژێر ئەوەی خۆ ئەمە وڵاتی سویسرا نییە ئێمە باسی دەستورکەین وەگەوەی عێراق شامی شەریف بێ وەگەوەی سیاسیە عەرەبیەکان ئەو پەروەردە شۆڤێنی کە پێشتر بۆیان دروست بووە ڕۆچوو بێ وەلاچوو بێ ئەوان وەکو کەسێکی ئەوروپی مامەڵە لەگەڵ کورد و کوردستانە بکەن تا ئێمە بڵین بە دەستور و ئینتیشاری هێز و یعنی کۆمەڵێ ئاماژەی وا بەکاربێنین کە ئەچێتە خانەی ئەوەی لە جاتی ئەوەی دیفاع لە کورد و کوردستانکەین شەرعێتە دەین بە حکوومەتی ناوەند کە زیاد لە 50 مادەی دەستوری پێشێل کردووە کە لەسەر و هەمویانەوە کێ شەرعێتی داوە بە حکوومەتی ناوەند خۆیان وەکو زۆرینەیەک و بەداخەوە هەندێک لایەنی سیاسی بۆ بەرژەوەندی تەسکی خۆیان بەست کوردستانی بەتاکید کوردستانی بۆ نمونە ئەگەر ئێمە باسی ڕفراندۆم و سەردەمی ڕفراندۆم بکەین ئەو چەکەی کە عەبادی بەرامبەر هەرێمی کوردستان بەکاری ئەهێنا ئەو شەقە بوو کە لە ڕێزی کووردا دروست بوو من قسەم لەسەر ئەوە نییە زەمینەکەی کاتی هەبوو یا کاتی نەبوو بەڵام وەکو شتێکی معنەوی کە ئێمە وەکو کوردستانیەک بڕوامان بەوە هەبوو کە سربەخۆیی ڕێفراندۆم پرسیارکردن بۆ ئەوەی شەرعێتێک وەرگێ وەکو وەرەقەیەک بەدەستمانەوە بێ لە داهاتووە بەکاری بێنین ئێمە هەمومان لەگەڵی بووین بەڵام عەبادی لایەنەکان هێزی هەرێمایەتی هێزە دەولیەکان گرێویان لەسەر ئەوە کرد کە کۆمەڵێک لایەنی سیاسی ئەمانە لەسەر ئەو وەتەری شەقکردنی هێزە کوردستانیەکان کار ئەکەن بۆیە ئەوان لەو درزەوە یعنی ئەمەوێ ئاماژە بەوە بم کە ئەمە سیاسەتێکە وەزارەتی دیفاعی ئەمریکی کاری پێەکە لە هەر شوێنێکە لە هەر وڵاتێکە ئەیەوێت سیادەی ئەو وڵاتە بەچی زەعیفکە یا سیادە بجێڕێتەوە بۆ خۆی داخل ئەبێ لە ڕێگەی گروپێکەوە لە ڕێگەی هێزێکەوە کاتێ ئەو هێزەی کەسب کرد بۆ خۆی کەواتە سیادەی ئەو وڵاتە لە دەست وڵاتەکە خۆی نەماوە باشە ئەگەر بیهێنینە سەر هەرێمی کوردستان باز لە وەگەڵێک کەم و کورتی ئیداری و ئەوانە شتێکی ترە وەکو کیانێک کە لە دەستورە ئاماژەی بۆ کراوە ئێمە ئەبێ شانازی پێوە بکەین وەکو شخصێتێکی معنەوی داکۆکی لێ بکەین لە بەرامبەر دەسەڵاتی ناوەندا نەک شەقیکەین و دەسی وەگەڵێ هێزی کە ڕەنگە ئێستا لە مێشکی کاگەحمەدا ئەوە بگوزارێ بڵێ ئێمە لە چوارچێوەی عێراقین ئەمە لە ڕووی وەگەڵێ دەقێکەوە وایە بەڵام لە ڕووی زەهنێتەوە هەر یەکێک لە کورد لە کوردستانیان خەوی ئەوەی هەیە جابێتەوە لە عێراق خەوی ئەوەی هەیە داهاتوویەکی گەشتر منوەکو کەسێکی یەکێتی باش لە دروشمەکەمانە مافی چارەی خۆنووسین کە ئەگاتە ئەوەی دەوڵەتی سربەخۆشمانە بێ باشە یعنی ئێوە حەستان لە جیابوونەوەی کوردستانیە لە ڕێکماوە باشە ئەگەر وەڵامەکە هاوڕێزباژیان ینی کە باسەکەی خۆزگەتەوە پرسیارەت نەکردای بۆی بمتوانایە بە ئەندازەی خۆی جواب بدەمەوە چکە پیاوێکی بەڕێزی لام ئەو بەشێک لە یەکێتی بۆ ئیتفاقی کردووە کە هێزەکانی عێراق گەڕاونەتەوە کەرکووک هاوڕێژیان و لە هەموو مەنتقە جێناوکەکان یان بێوە نابێ بیکەیتە گلەی لەسەر هیچ هێزێکی سیاسی لەگەڵ ڕێزم دوو خاڵێکی زۆر جەوهەریەیە ئێوە فەخری پێوەکەن کە جەنابی مام جەلال یەکەم سەرۆک کۆماری عێراق بووە ئەو بە درێژایی بوونی پابند بووە بەو دەستورەی کە کاتی خۆی لە سا هەشتای خەڵکی هەرێمی کوردستانتان تەجێیوش بۆ کرد کە ئەبێت دەنگ بن بەم دەستورە چونکە لەم دەستورا مافەکانمان چەسپیوە مام جەلال نەیهێشت دەستور پێشێل بکرێ وەختی ئەولەوێ بۆ خەڵکی نەخێر نەیهێشتووە و قەناعەتی بە یەک پارچەی عێراق بۆ جەنابی مام جەلال ئەگینا قەناعەتی بە یەک پارچە چونکە ئەو دەستورە کاتێک دانراوە پارتی و یەکێتی و بە هەموو هێزە سیاسیەکانەوە دەنگیاندا لەسەر دەستوریانە زانیان مادەی داوە باشە بەڵام ئەم یەک پارچەی عێراق هاوڵاتیەکی نەجەتی چۆن دەژیەکێکی زانیان مادەی پەنجایتایە کاکشاوەگیان مادەی 50 لە دەستوری عێراقا نەسێکە سوێنێکە هەموو بەرپرسانی عێراق بە جەنابی مام جەلالی شۆ خواردویانە تا ئاخر بەرپرسانی پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و هەموو تا دوای باش لە ناو نەسەکە بۆ معلوماتی بەڕێز ئەم خولەی ئێمە دوو جار سوێن ناخواردووە جارێک بە کوردی جارێک بە عەرەبی بۆی کەس مزایدە نەکا بڵێ منە سوێنم نەخواردووە چونکە قانونەن
ئەگەر بە پێشەوە بوەسی سوێنەکەش نەڵێت و هەر ملزەمی بەو سوێنەوە بۆ من نامەوێ ینی هەندێک قەزیە باز بکەم کە من نەخێر قەناعەت زۆر باشە بڵێ من تا ئەندام پەرلەمانی فیدراڵ بم پابەندم بەو دەستورەوە چونکە سوێنم لەسەر هەر کاتێک قەناعەتم نەما بە ئەوە ناسمە بەغدا نابمە پەرلەمان دروستە لە بۆ دەنگی ئەمریکا گوتوتە تازەگی کە من سوێنم خواردووە حافزە لەسەر یەک پارچەی عێراقەکەم هەر گوتوشتە ئەو ڕێفراندۆمە دۆڕاوەی ئێستا بانگەشەی لەسەر دەکەن پێت وایە ئەو یانێ دۆڕاوی ئەو ڕێفراندۆمە لە چیدای لە کاتێک دۆڕانیەمی ئەو ڕێفراندۆمە لە چیە کاکشاوە کاتێکەوە عێراق ئەی خاتە محکەمەی ئیتیحادیوە ئەو برادرانەی کەوا لیژنەی باڵای ڕێفراندۆمیان هەبوو ئامادە نەبوون محامیەک بگرن بڕوا دیفاع لە قەزیەکەیان نوێنەری کاندیدی پارتی ژمارەسی عنایەت نامق براخاس لەسەر ئەم بابەتە ئەگەر قسەکەم تاوان فەرم بێنە جوان جەنابی عەزێت پێشێ پرسیارەکانی من بنووسێ بۆ چوونەکانم بنووسێ پرسیارەکانت بڵێ مێشکی باشە پێ نەکات بۆ ئەوەی چۆن بەڕێزەوە گوێم لە بۆ چوونەکانی کرد جەنابیشیان ئەو عەزێتە بۆ برای خۆی بکێشێ شتەکان بنووسێ ئێمە باس لە مرۆڤەکەین باس لە نەتەوەیەکەی من پێم وایە کۆڵەکەی بنچینەیی مرۆڤبوون و پێکەوە ژیان بریتێ لە ڕاستگۆیی لە جەنابی کاکە ئەحمەد پرسم جەنابیان لەکوێی ئەو معادلە هاوچێشە سیاسی جەنابی مامۆستا عەلی باپیرا بوو کە لە ڕیفراندۆمە پەنجەی شایەتمانی هەڵبڕی وتی بەڵێ بۆ ڕیفراندۆم و هانی خەڵکیدا کە بڕۆن بۆ ڕیفراندۆم و پاش ڕیفراندۆم و ئەحداسەکانی لە هەمان تەلەڤیزیۆنەوە دەڵێ ڕیفراندۆمێکی شکست خواردو وەکو جەنابیشی ئیشارەتی پێیا کە ئێمە شانازی بە ڕیفراندۆمەکەین و پاشان قسەی لەسەرەکەین. خاڵی دووهەم ئێمە هاتوین بۆ مناقەشەکردنی کارنامەی کۆمەڵی ئیسلامی. جەنابی مامۆستا بە ئێمە ئەڵێ من هیچ لۆگۆیەکی کۆمەڵم پێوە نییە لە هەمان کاتە هاتووە بۆ مناقەشەی کارنامەی کۆمەڵی ئیسلامی. جەناب سەر بە کۆمەڵی ئیسلامیت یا سەر بە کۆمەڵی ئیسلامی نیت ئەگەر سەر بە کۆمەڵی ئیسلامیت کەواتە هاتووی بەرگری لە کارنامەی کۆمەڵی ئیسلامی بکەی بۆیە ئارمت پێوە بێ یا پێوە نەبێ جەنابەت بەرگری کاری لە کۆمەڵی ئیسلامی گوڵی جەنابوو دێنە سەر کارنامەکەیان لە ئازادیە سیاسیەکانە پاراستنی سەروەری خاکی عێراق و پێکەوەژیان باسەکەن بەبێ ئەوە ئیشارە بەوە بن کە لە دیباجەی دەستور و هەموو عێراقیەکان کۆکن لەسەر ئەوەی ئەگەر هاتوو یەک پارچەی عێراق تەنیا بە جێبەجێکردنی ئەم دەستورە پارێزراوە بەواتە جەنابیان باس لە یەک پارچەی خاکی عێراقەکەن بەڵام ئیشارەتیان تەنیا بەو خاڵە نەیاوە کە ئەوەیە مافی نەتەوەی ئێمە پارێزێ لە خاڵی حوتی ئازادیە سیاسیەکانە داوای ئەنجومەنێکی کاراکەن کارنامەکەیان کارنامەی حیزبێکی شەرمنی داماوی دەستەنمۆ لە کاتێکە زۆر بێشکم کاک ئەحمە و هەڤاڵەکانی زۆر باشەزانن کە ئێمە 10 ساڵە داوای پێکهێنانی ئەنجومەنی هەرێمەکان و پارێزگاکە زۆر باش لە فیدراڵیەت بکەیت لە هەر وڵاتێکە کە کاتێ ئەنجومەنی پارێزگا و هەرێمەکان نییە و مافی ڤیتۆی نییە بۆ بەرگری لەو هەرێمە یان ئەو پارێزگایە ئەوە مەهزەلەی حکومکردنی فیدراڵیەتە هەر بۆیە ئالێرەوە زۆر بەڕوونی ئەتوانین بڵێن حکوومەتی سیستەمە عەرەبیە داگیرکەرەکان لە 1920 و 25ەوە کە تەشکیلیان کردووە هەتا ئێستا بۆ یەک جار و بۆ یەک ڕۆژ دانیان بە مافەکانی گەلی کوردانەمە عنایەت نامق براخاس کاندیدی پارتی ئەمە قسەی بوو لە پرسیاری یەکەمیەوە ئێوە باسی یعنی مزایدەی ڕێفراندۆمتان کردووە پرسیاری ئەویش ئەوەیە ئەگەر مزایدە بوو ئەدی دەنگدانی بەڕێز عەلی باپیر و داواکردنی لە خەڵک بۆ دەنگدان ئەویش مزایدە بوو ئەو کاتە تەوە نەگەر زۆر وازەح جارێ کۆمەڵی ئیسلامی نەشەرمن بووە نەشەرمەکە نە هیچ نوێنەرێکی شەرمی کردووە زۆر بە ڕاشکا و تومانەوە کاتی خۆشی لە پەرلەمانە مەکتەبی سیاسی حزبەکەی کاک عنایەت خەڵکیان ناردە لای ئێمە و بۆ فراکسیۆنەکەم هاتن کە لەبەر خاتری کورد ئەوە دەنگمان لە دژی وەزیرەکەمان
وتم حەزەکەم مەکتەب سیاسیەکەتان بزانێ ولا کەناڵەکانەوە بەڕاشکاوی ولا سەر مەسەلەی ڕیفراندۆم بەڕاشکاوی لە بەغداد ڕیفراندۆم ئەگەر وەڵامەکە دەبێت کات زۆر کەم یەکەم حزبێکی شەرمن نین زۆر وازەحین زۆریش جەریئین ئەگەر شەرمنیەتێک هەبووە لەوە چی حیزبەکەی کاک عنایەت بووە تا ئێستا لە هەرێم حیزبێکی نەتەوەییە لە عێراقیش پارێزگاری لە هەموو با بڵێن دەسەڵاتی عێراقی کردووە سەرۆگەرکانی سوپاهی جەناب بووە کاک عنایەت گیان نایبی ڕئیسی مخابراتی جەناب بووە کاک عنایەت گیان وەزیری دارایی جەناب بووە کاک عنایەت گیان ڕئیسی ئەرکانی فڕۆکەوانی بەڕێستان بۆ کاک عنایەت گیان عێراقیەوە پاراسوتانە لەوە زەمانێک بوو بیرکردنەوەی عێراق تائیفی نەبوو بەو ئەندازەی ئەم چەند ساڵی دوایی کاک شاهۆ عێراق لە 1920 ماوەسای بەڕێز چاکەزانێ لەسەر ئەساسی تایفی نراوە بە یەکۆ ئەوە وەسایق ئەوە هین کە لەسەر ئەساسی کورد و بەشێک لە سونە و کۆمەڵەگین بوو تایفەی شیعە نراوە بە یەکۆ ئەوە عێراقەکە زۆر کەم ماوە بۆ وەڵامی پرسیارەکان لەبەرەوەی ڕیفراندۆم مەسەلەیەک وە هەر لە بیدایەتەوە لە ئەنجومەنی ڕیفراندۆمەوە تاوەکو گۆڕانکاریەکانیان تا وەفدەکانیان تا مەلعەب بە مەلعەبەکانیان تاوەکو چوون بۆ دەرەوەیان لە هەموویان جوملەتەن و تەفسیلەن ڕەفزمان بۆ بیوتیشمانە سەبارەت بە ئاخر قەزیە ڕیفراندۆم بۆ سربەخۆیی کوردستانە ئێوە لەگەڵ سربەخۆیی کوردستانە بین وەکو پرسیارێک تەعاملمان لەگەڵا کردووە ئەگینا وەکو خودی ڕیفراندۆم تەعاملمان لەگەڵا نەکردووە مامۆساژ لەسەر و ئەساسە و قسەکانیشی ببینە و دوای ئەوە باز لە تەفسیلاتی ئەو بابەتەکە کاڵە بەداخەوە خۆزگەوانە بووە دوو سەبارەت بە دیباجەی دەستور ماوەسا نازانم جەنابەت اختصاصت چییە دیباجە لە هەموو دەستورێکە جەنابی کە هاوڕێجەبار قانونیەوە ئەتوانێت پشتڕاستی و قەزێ بکاتەوە دیباجە لە ناو دەستورە کاک شاوەگیان سێ ئەگەری هەیە یا بەشێکە لە دەستور یا بەشێک نییە لە دەستور یا ئەبێ لە ناو دەستورە تەفسیلی ئەو قەزێ بکەن ئەوەی ئێمە نەباس کراوە نه باز نکراوە لە مادەی نۆی دەستوری لوبنانیا باس کراوەڵێ ئەدیباجە جزء من الدستور اللبناني لەبەرەوەی دیباجە بەشێک نییە لە دەستور لەبەرەوەی ئەو مەسئلەش کاتی خۆی بەسەر کووردا تێپەڕێوە کاک عنایەتیان و حیزبەکەی تۆش بەرپرسیارە لەو بابەتە بە دەرەجەی ئەساسی چونکە من تەنها نوێنەرێک یا دوو نوێنەر هەر نوێنەرم نەبووە لە دامەزانی دەستور ڕوویە مادەم هەمومان مشتەرەکین کەواتە حیزبەکەی تۆ خاوەن هەمومان بەرپرسی نا ئەو بۆ مەسەلەی دیباجەکە کاک عنایەتیان گوێم لە جەناب بگەر حەقی گوێم لێ بگەر من گوێم لە جەناب بگەر حەقی گوێم لێ بگەر سەرەی منە جوابەمەوە سەرەی منە جوابەمەوە کاک اینجا سەبارەت بە دەسەڵات ئەنجومەنی اتحاد کاتێکم دەرێ بۆ لە کاتی خۆیان قسەی کاک عنایەت چییە فەرموو قسەکە چییە ئەوانی کە مشارەکین لە بەغا هەمومان بەرپرسین لە بڕیاردا ڕێگەم بە کاک ئەحمەد ڕێگەم بە من ڕێگەی هەمومان بەرپرسین لەو تەواوکاریە ئەگەر بەرپرس نەبین کەواتە زۆر ئاسانە ئەکشینەوە مەبەستەکەی من ئەوەیە دەبێت ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمانە کە کاتێک من ڕەفزی حکمی عێراقیەکەم و یاساکان بە خراپەزانم دەبێت بکشێمەوە کە کاتێک بەرگری لە عێراق و عێراقی بوون مەکەم دەبێت بە وازەحی بڵێم من عێراقیم و باوەڕم بە پێکۆژیان لەگەڵ سیستەمی تکایە با ئەم خەڵکی دانیشتوان چانسێکیانە بێ پرسیار کرد پرسیارت ئەگەر ئەرەکنیە پرسیارم بۆ کاک ئەحمەد تۆ ئێمە چۆن دەیسەلمێنی کە ئەنجێدای دەرەکی هۆکاری سەرەکی پەرتەوازەی حیزبە ئیسلامیەکان نییە کە بە نمونە بیهێنینەوە هەر لە نەهزە و بزوتنەوەی یەکبوون و بزوتنەوەی ئیسلامی و دواتر لە دایکبوونی کۆمەڵ لە هەناوی یاخود بە پێچەوانەوە هەروەها نوێنەری هەروەها ناردوویتان تۆ بۆ بەرنامە هاتووی جوابیش دەدەمەوە هەروەها پرسیارێکی ترم بۆ نوێنەری پارتی ئەوەیە کە ئایا چۆن دەیسەلمێنێ کە پارتی خەتابار نیە لە 16 ئۆکتۆبەر و یەکێتی و یاخۆ حیزبی تر تۆمەتبار دەکا بە چ بەڵگەیە یاخود هاوڕێجەبار چۆن بێبەری یەکێتی دەسەلمێنێ کە من پێم وایە سزای وڵاتە زگهێزەکانە بەسەر کوردستاندا لە بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم گەلێک سپاس پرسیاری ئێوە خانم پرسیار دێ فەرمووت کە وەڵام من پرسیارم ئەوەیە کە تۆ ئایا لە بەغدا وەکو حزبی ئیسلامی لەگەڵ حزبە ئیسلامیەکانی ئەوانیان تەوافقن بەیەکەوە باش زۆر سپاس کاکی من فەرموو سپاس کاک شاهۆ وەڵا سەبارەت بەوەی کە دەنگی نەداوە بە وەزیری کوریا خود با بڵێن بە کورد بەلای منەوە تەبیعیە شتێکی یاساییە چونکە هەرەوە چاوەڕوان دەکرێت
جەنابیان و لیسەکەی جەنابیان چووکە ئێمە ئەو پەرلەمانتاڕانی بەڕێ کۆمەڵی ئیسلامیمان نەبینی ڕۆژێ لە ڕۆژان لەسەر قەزەی کورد لە نێو پەرلەمانی کوردستانە هەروەکو کاگەحمەد لێرە بە دەنگێکی زوڵاڵەوە قسە دەکات لەوێش بە دەنگێکی زوڵاڵەوە وەکو موسەنامین و ئەشواغجاف و کاک شاخەوە عەبدوڵڵا وەکومانە پەرلەمانتارێکی کۆمەڵیشمان نەبینی ئەم دەنگە زوڵاڵی کە لێرە بەرز دەکرێتەوە لەوێ بەرز بکرێتەوە باش ئەو بۆ تەواو پرسیارەکەت وەڵام ماوە سەبارەت بە دۆڕانی ڕیفراندۆم پێم وانە ڕیفراندۆم دۆڕابێ پێشتریش ئەمە وتراوە ڕیفراندۆم بە شانازیەوە کراوە جەنابتان پێم وابێ ئەمیرەکەی بەڕێستان وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو سیاسەتێکی دۆڕاو دەکات دەنا ڕیفراندۆم نەدۆڕاوە زۆر باشە واکشانەوەی پارتی تۆ دۆڕاوە سەرۆکی هەرێمەکەی تۆ دۆڕاوە بەگورە ئەڵێ سەرۆکی ڕئیسی چۆن دەزانی ئەمە لە حزبێکە بۆ پرسیارێک بە دڵت نەبێ پێ مەسەلەی ئەم لاان سەریکە کاشا ببوورە ئەم نازانێ من سەر بە چ لایەنێکم بەڵام لە سلێمانی باسی شەیدان لە سلێمانی باسی شەهید و پێشمەرگە و کوردستان بکەی دەڵێەوە پارتی و مشکلەکە لێرە داوێ شانازیشی شانازیشی ئەو شەرەفە بەر پارتی بەخشاو کاتێ باسی پێشمەرگە و شەهید و کوردستان لە شنگال نا باسی برای بەڕێزیدەکانیان باشە سێرکە ئەگەر من دەفەت بەڵامیەوەشم پێ بۆ جەنابەت باسی دوو هێزت کرد کە تووشی کەشان کردووی هێزی سێم جەنابتانت کاتێک لە خورماڵ بوونەوەیە بەڵام ئەو هێزە لە خلالی سەعاتێکا 6 قەزابەت پرسیاری ئەمانیش لە ئێوە بکات جوابی پرسیارەکەی ئێوە لە شکاندنی داعش لەکوێدا بوو کاک ئەحمەد لە شکاندنی داعشدا کە تیرۆرێکی خەتەر بوو لەسەر عالەم و کوردستان هێزی ئێوە لەکوێ بوو ئەگەر پێت وایە ئەوانەی شەڕیان کردووە دۆڕاون بۆ نمونە بارزانی سەرکێشی هێزی ئێوە لەکوێ هێزی ئێمە ئەو دوو هێزە دەسەڵاتدارە بۆ هێشتویانە ئێمە موظفی اعتیادی خریجی کلێم تعین بێت تا بێڵن بڕۆم لە هێزە چەکداریەکانە بەشداری بکەم بۆ بەڵام داعش هێرشی کردە سەر هەموو خەڵک ژن مناڵ هی کورد هی ئێزدی ئەوە ئەبێ خەڵکی سڤیل ڕوبەڕووی بێتەوە پێشمەرگە دەبێ ئەوانەی کە دەیانتوانی شەڕ بکەن شەڕ بکەن خۆبەخشەکان لە کەرکووک بووم ڕسمەکانی بۆ دێنم و لەبەرەوەی ئێوە کاکە بەناوی پێشمەرگەوە بازرگانیتان کورە داعش سیارەی وەرەگرت 2000 سیارەی دەفع ڕوباعی تیجارەتی نەوتان لەگەڵکردن ئەو چەکانەکەیشە داعشی کێ بوو لەکوێ بە دەلایلی مەلموس کامانە نەمانە ئەو هێزانە بوون کە دیفاعیان لێ کاکە تیجارەتان هەبوو لەگەڵ داعشە ئێستاش ئەمریکەکانی سەرمێنن تجارەتمان لەگەڵ داعشە نەکردووە چونکە ئەو نەوتەی کاکشاوەیان ئەو نەوتەی لە مەنتیقەی داعش هات ڕۆژ لە نەک ئەو هێزە ئایا ئەوە دەسەلمێنرێ اتفاقی هەرێمی کوردستان و داعش دوو جۆر اتفاقمانەیە کاکشاوە گیان مامۆسای بەڕێز زانێ اتفاقی سکوتی هەیە و اتفاقی مەکتوب هەیە ئەوە جەنابی مامۆسا بۆیە بۆ بانگەشەی هەڵبژاردن لەوانەیە گوتنی ئەمانە ئاسان بێ بەڵام بە سەلماندن چۆن دەیسەلمێنی بەلای مەشهور دوویەوە ناوەڕاستی ئەرزەکێ باوەڕناکاپچێ بیپێوێ کاکشاوەگیان تۆش داوای وەسایقی سڕیم لێەکەی لە بینی ئەو هێزانە لە کاتی ئیتیهامکردنی حیزبێکا بە ئیتیهامێکی وا گەورە دەبێت بیسەلمێنی کە ناتوانانی بیسەلمێنی شەش قەزا بەجێش تۆ بە سەعات دەبێت چونکە لە یەکەم ڕۆژی ئێمەوە فعلەن ئێمە شارەزای شەڕی داعش نەبووین تێکشکاین بەڵام لە ماوەیەکی قیاسیە بە هاوکاری هاوپەیمانەکان توانیمان دوایی توانیمان داعش بخێنەوە ئەو بەرگەی ساعتێکمان نەکرد بەرگەی ساعتێکمان یەکێتی نیشتیمانی لەوێ شەڕی کرد و شەهیدی دایەوە نێشتوان توانی 4 شەهید بن ئەمجا بۆیە داخۆکیم لەسەر ڕازگۆیی کردەوە چونکە جەنابەت مەفروض وایە وەکو مامۆسایەک وەکو پەرلەمانتارێک ڕازگۆیان قسە بکەین جەناب باش ئاگەر لە ئیتیفاقی تەسلیمکردنەوەی کەرکووک و دەستور هەیە لە کاتێکە ئەوە زۆر باشە زانی کە خۆتی لێجێلەکەی لەبەرەوەی تووشی شەڕی براکوژی نەبین تووشی شەڕی یەکتەرکوشتی نەبین ئامادە نەبوون تەنیا یەک موقفتان بە بەیانێک هەبێ بڵێن کاکە لە ساڵ 50 خاکەکەیان باوتمان لە ساڵ 50 خاکەکەمان فرۆشرا لەبەرەوەی ئێوە سەبەب ئەخرس لەبەر خۆتان شەیتان لەخرسن لەبەرەوەی ئێوە فرۆشتان بە ئیمتیازات لە ساڵ 50 خاکی کوردستان یەک بەیانتان دەرنەکرد زۆر باشە من لە بیدایەت خۆ زۆر وازە بە هاوڕێ جەبارم وت
وتکایە هێزەکەی ئێوە لە کەرکک اتفاقی کردووە کە سوپای عراق بێت زۆر باش تکایە زۆر باشە پێشمەرگە تاجی سەرمانە خاتونی بەڕێز ئەوەندەی ڕەفیقەکانم شایەتن لەوێ خاوەنی پرۆژەی 100,000 پێشمەرگەم دەبێت خاوەنی پرۆژەی 100,000 زۆر باشە پێشمەرگەم لە ناو موازنەی 2007 بە شایەتی پارتیەکان نەما زۆر سپاس بۆ هەمووتان کە لەگەڵ ئێمە بەشدار بوون گەلێک سپاس گوێتان لە ئێمە